سڵاوتان لێبێ خۆشەویستان لە دیداری تابەت لەگەڵتانم مژاری ئەمجارشم تایبەت کردو بە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێزنی سووران بارزانی بۆ بەغداوە چارەسەرکردنی ئەو کێشە هەڵپەسێراوانەی لە نێوان حکوومەتی فیدراڵی عراق و هەرێمی کوردستان هەیە بۆ لە دوایەوەش تەبان حکوومەتی عراق چۆن گرفتاری نێوخۆیی هەیە لایەنە سیاسەکانی عراق لە نێوخۆیانە ناکۆکن و زەمانێکی شیویستە حکوومەتی ینی کابینەی نوێی عراق پێک هێنرا لەگەڵ ژیان جەلال و چاودێری سیاسی گفتوگۆی ئەم باسە ئەەکەم ژیان خان بخەرەتی زۆر سپاس بۆ بەڕێستان چۆن ئەم ڕۆڵەی بەڕێز نێچیروان بارزانانی ئەم وەکو کەسایەتێک کە ئیبینینەوە ڕۆڵێکی میانڕەوی هەیە هەمیشە هێزی نەرمی خۆی بەکارێنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان چ لە نێو خۆ بێ چ دیانی دراوسەکانی هەرێمی کوردستان و بۆ ناوەندی عراقی فیدراڵ بێ چۆن کەسایەتی نێچیروان بارزانانی هەمیشە وها ینی پێشنیارەکە و دەست پێشخەریەکە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان لەمەوە چۆن نەچمە ناو ئەو قسە و باسی کە سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغدا ینی دنیا باسی کێشەی هەڵپەسێراو هەن کە چارەسەر نەکراون. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوەش تەبان دوای ماوەیەکی زۆر بە تێپەڕبوونی یاخود چەقبەستوی دۆخی پرۆسی سیاسی لە عێراقا کە زیاتر لە ساڵێک تێپەڕیەوە بە سەرنجامدانی دوایمین هەڵبژاردننی ئەنجومەنی نێرەرانی عێراق تا ڕادێک ئەم چەند مانگەی دوایی کۆمەڵێک گۆڕانکاری یاخود هەنگاو بەرەو ڕەویاندنەوەی ئەو چەقبەستویە هەنگاو نراوە لەوانە یەکلایکردنەوەی پرسی سەرە کۆماری عێراق و هەروەها هەڵبژاردننی پێکێنانی کابینەیەکی نوێی حکوومەت بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی و تەشکیلەی حکوومەتی فیدراڵی عێراقی ئەمانە ئەو هەنگاوانن کە دەتوانین بڵین پرۆسی سیاسی عێراق وردە سەرپێ دەکەوێتەوە و لەم ئان و سادەدا بێگومان سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغداد و کۆبوونەوەی لەگەڵ ئەو لایەنانەدا چ لەگەڵ سەرۆک کۆماری عێراق چ لەگەڵ سەرۆکی حکوومەتی عراقی چ لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی دادوەری ئەمانە بێگومان لەم تەوقیتەدا و لەم دۆخەی ئێستاشدا هەنگاوێکی گرنگ و پڕبایەخە لەبەرەوەی کە ئێمە هەمیشە هەرێمی کوردستان هیچ کات بەشێک نەبووە لە تەنگەشە سیاسەکانی عێراق هەمیشە هەرچەندە هەموو کاتێکیش ناومێت کراوە بەڵام هەر دروستکەیەکی هیواش هەبوو بێ گەر بچووکیش بوو بێ هەرێمی کوردستان هەمیشە دەستی هاوکاری دەستی هاوبەشی درێژ کردو بۆ لایانی بەرامبەر بووی کە پێکەوە بتوانین پرۆسی سیاسی لە عێراقدا بەڕێوە بەڕین و هەموو پێکهاتەکان تێیدا مافەکانیان پارێزراو بێ بەڵام ئەم جارەش دیسانەوەکو هەموو جارەکانی تر ئەم سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمە چێتە ئەو چوارچێوەیە کە پێداگیریە داکۆکیکردنە لەسەر مافەڕاوەکانی هەرێمی کوردستان مافە دەستوری و یاساییەکانمان کە پێویستە ئێمە لە سەروبەندی پێکەنانی ئەم کابینەوە دووبارە ئەوە بەلایانی بەرامبەرمان بڵێنەوە کە ئێمە ژووکو هەرێمێکی فدراڵ لە چارچێوەی دەوڵەتی عێراقیدا مافی خۆمانێکە مافە دەستوری و یاساییەکانمان فراهەم بکرێت بۆیە بێگومان سەردانەکە سەردانێکی گرنگە و لە سۆنگەی بە پرسیارەتیە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە مافە یاسایی و دەستوریەکانمان کە دواتریش بێگومان ئێمە نەتیجەی ئەوە دەبینین ئایا هەرچەندە ئێمە ڕەنگە ئەگە بگەڕینەوە بۆ مێژوویەکی تا ڕادێک خراپمان هەبوێت لەگەڵ هەموو حکوومەت و هەموو کابینێک لە دوایکەکانی عێراق هەر لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لەبەرەوەی سەرەتا کۆمەڵێک بەڵێندراوە بەڵام دوای تێپەڕبوونی ماوەیەکی کەم سێرەکەی بەڵێنەکان وەکو خۆی جێبەجێ نەکراوە پێشێلکارێکی زۆر بەرامبەر مافەکانی هەرێمی کوردستان کراوە بەڵام وەکو ئاماژەم پێکرد هەمیشە هەرێمی کوردستان عنسوری ئاشتی بووە هەمیشە بەشێک بۆ لەو چارەسەرە و شخصی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانیش وەکو کارکتەرێکی سیاسی لە ناو هەرێمی کوردستانە هەمیشە وا دەناسرێتەوە کە عنسوری ئاشتەوایی عنسوری پەرەپێدانی پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی ئاشتەواییەکانە چ لەسەر ئاسی ناوخۆ چ لەسەر ئاسی دەرەوە بۆیە ئەوەی چاوەڕێ دەکرابەوە بوو کە و دەست پێشخەری و بادەرێ لەلام بەڕێزیانەوە بێگومان دەچێتە چوارچەوەی هەموو ئەو هەوڵانی پێشتریان کە لە پێناو یەک ڕیزی و یەک گوتاری داویانە و بەتایبەت ئێستاش دۆخی عێراق لە دۆخێکدایە کە
هاوپەیمانان تا ڕادێکی زۆر لە ئاست پێشێلکاریەکان بێدەنگن و چەند جارێک بوو باشتر بە ڕاستەوخۆ و بە غێر ڕاستەوخۆ بە هەرێمی کوردستان و بە دەسەڵاتدارانی کوردستان و عێراقیشان وتووە کە دەبێت تەواوی پێکاتەکانی عێراق پێکەوە عێراق بن بەڕێوە پێکەوە هاوبەشی بکەنەوە یەک گوتاریان هەبێت بەتایبەت لە ڕێگەی نێردەی نەتەوە یەکگرتوەکانەوە کە چەندین جاران پەیامی گەیاندووە کەواتە لێرەدا سەردانێکی بەڕێسەرۆکی هەرێمیش گەیاندنی دووبارە و پەیامە بووی کە خاڵی وەچەرخان خاڵی ئیجابی ئەوەیە لێرەدا ئێمە یەک گوتارمان هەبێ پارێزگاری لە عێراق بکەین بە تەواوی پێکاتەکانیەوە چونکە دۆزینەوەی خاڵی هاوبەش کە زۆر گرنگە لەم سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمدا دۆزینەوەی خاڵی هاوبەشە لە نێوان تەواوی پێکات و هێز و لانە سیاسەکانی عێراقا بەوەی کە ئێمە کۆمەڵێک بەرژۆندی هاوبەشمانێ کۆمەڵی بەرژۆندیمانێک کە بەرژۆندی تەواوی پێکاتەکانی عێراقا و دەبێت پێکەوە پارێزگاری لەم بەرژەوەندیانە بکەین. کۆی ئەوانە کەس چۆن ڕۆڵی بینێت لە چارەسەرکردنی کێشەکانە ئەمە ئەگەر ینی حسابێکی سیاسی هەیە ئەبێ هەمیشە بکرێت بە تایبەتی فۆکسی میدیا لەسەر ئەوانەیە کە زمانی جەستەی سەرۆکی هەرێم لەگەڵ ئەو کەسانە ئەو سیاسیانی کە لە عێراقا ینی زۆر سەختگیر بوون لەگەڵ هەرێمی کوردستانە بە تایبەتی لە دوای شەڕی داعش و ئەنجامدانی ڕەفراندۆم و لەو بابەتە سیاسیانە چۆن خوێنەوەیەکتان بۆ ئەو کرد پرسیارەکە بۆ شێ ڕوونترکەمەوە کە زمانی جەستەی لە نمونەی عەبادی و مالکی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان وها ینی بە ئێمە ئەڵێن ئێمە وەکو چاودێرێک یاخود وەکو بینەرێک لەوەی کە عێراق چۆن ئەزمموی هەرێمی کوردستان ینی بڕاتە نێو ئەو ئەزمونەوە کە ئەزمونێکی سەرکەوتووە لە کۆیلایەنەکان ئاوەدانی و ئابووری و ئەمنیەت. بەڵێ بێگومان ڕۆلی کارکتەر و ڕۆلی کەسایەتیەکان کەسایەتی ئەو کەسایەتانی کە ناساوم بۆی عونسوڕی پەرپێدانی پەیوەندیە هاوڕێتی و دۆستایەتی و ئاشتەواییەکانن گرنگی خۆی هەیە بێگومان و بەڕێز سەرۆکی هەرێمیش هەمیشە ئەو کارکتەرە بووە کە لە ناو کۆی هێز و لانە سیاسیەکانی ناوخۆی عێراقی دەرەوە بەم کارکتەرە بۆتە شوناسێک ناسنامەیەک بۆ بەڕێزیان کە هەمیشە ڕۆڵی ئاشتەوایی و یەکڕیزیان گێڕاوە بۆیە ئەم دەست پێشخەریەش دووبارە دەچێتە ئەو چوارچێوەیەوە کە بەهێزەوە ینی کورد لە سەرەتاو بەهێز و قوتێکەوە خۆی نیشان بداتەوە دووبارە ئەو پەیامە بگەێنێتەوە بە دەسەڵاتداران کە هەرێمی کوردستان هیچ کات سازش ناکات لەسەر مافەڕەوەکانی خۆی مافە دەستوری و یاساییەکانی خۆی و لێرەشدا لەم کابینێشە بە پاکێجێک بە کۆمەڵێک داخوازی لەو سەردانانە کە تاوتوی کۆمەڵێ بابەتی زۆر گرنگ کرا و لەکەلاوانە مەسەلەی بابەتی نەودوغازە کە ئێستا هەم نەک تەنها کێشەیەکی گەوری جیهانێک کێشەی گەوری هەموو جیهان و عێراق و هەرێمی کوردستانیشە کە بێت بابەتێکە لە چوارچێوەی یاساکانە جێگی بکرێتەوە و بە یاسا ڕێک بخرێت دەتێت بڵێیت بیانێ ئەوان ناچارن لە بروی ینی سبە ناچاری دنیا چۆتە ژێر ئەو قەیرانەوە کە پێویستی بە نەوت و غازە نەوت و غازەکەش لە هەرێمی کوردستانە هەر بۆیە عێراق ینی چۆن ئەو باسە ئەکاتە هێنێکی دەستوری ینی هەرێمی کوردستان هەناردەی نەوت و غازی خۆی کا بە دەستور نەک گێچەڵە سیاسەکان لە دادگای فدراڵی عێراقەوە هەر کاتێک بە هەرێمی کوردستان بفرۆشرێن. بەڵێ تەبعاً پێکەنانی خۆی ئەم کابینەیە بە ئاسانی پێک نەهاتەوە کووتمان من بنانێکی تونت هەبوو پێشتر لە نێوان ئیتاری تەنسیقی و لەلایەن سەدرەوە بۆی کە کێ حکومت پێک بێنێت جگەلەوەی کە سەدرەکان براوی هەڵبژاردن بوون و زۆرترین کورسی پەرلەمانیشان بەدەستێنا بەڵام لەبەر ئەو ڕێگریانی کە لەلایەن چوارچێوی هەمانگی بووان دروستکران نەیانتوانی حکومت پێک بێنن بۆیە مەترسی بۆ نمونە دووبارە سەرهەڵدانەوەی ناڕزایەتیەکان و هەروە شکستپێنانی ئەم کابینێش هەمیشەیەکێکە لەو ئەگەرەکراوانی کە لە بەردەم ئەم کابینێشەیە بۆیە ئەم کابینەیە ئەگەر هات و ئامانجی بێ خۆمەبەستی بێت کە درێژە بە کارەکانی خۆی بات پێویستە بۆ استراتیژە کار بکات کە مافی تاوی پێکاتەکان بپارێزێ بە تایبەت یەکێک لەو ئیشکالەتانی کە هەبووە بە درێژایی مێژووی عێراق ئەوەیە کە تا ئێستا خاوەنی یاسایەکی دانرا و یاسایەکی بەرکارنیە لە بواری نەوت و گازە کۆمەڵێک بابەت هەیە لە دەستورە لە بابەتی بەڕێوەبردنی سامانە سروشتەکان لە هەندێک ماوەدی دەستوریە
ئاماژەی پێکراوە بەڵام تەفاسیلی پێنەدراوە ئەمانە پێویستە دواتر بەیاسایەکی تایبەتمەند وردەکاری ئیدارەدانیم سەرچاوە سروشتیانە بڵاوا بڵین تەفسیری پێ بدرێ. بۆیە گرنگە کە حکوومەتی عێراقی وە ئەم کابینە نوێش ئەم بابەتان پرسە دووبارە بخاتەوە بەرباس و هەرێمی کوردستانیش لەم ئانوساتەدا گرنگە کە پاکێجی خۆی هەبێ پێداگر بێ لەسەرەوەی کە چۆن لەم یاسایە مافە یاسایەکانی خۆی لە ڕووی بەکارهێنانی ئەم سەرچاوە سروشتیانە جێبکاتەوە. دقیق ئەمە دەرکیەوەکەین و شەقامی عراقی ئەو سیاسیانەوە حزب سیاسیانە لە پێگەی هەرێمی کوردستان ینی ئەیبینەوە هەرێمی کوردستان چۆن پێگەیەکی سنگینی هەیە ئەگەرنا ئێمە زۆر واقعی بین لە نێو قسەکانی بەڕێستان ئاماژت پێە ئەوان ڕێز لە واژەی خۆیان ناگرن. ینی تەسەورێک هەیە لەم کابینەی محەممەد شیع سوودانیانی بڕواتە ژێر ینی ئەو ڕێکەوتن و واژوانەوە کە لەگەڵ هەرێمی کوردستانە ینی بە درێژایی مێژوو کە پێشێل کراون وەکو خوێندنەوەیەکی سیاسی خۆتان. بەڵێ طبعاً ئێمە بگەڕێنە بوو بەو باگراوەندە مێژووی کە هەبووە کە ئێمە لەگەڵ حکوومەتی فیدراالیە ساڵانێکی زۆرە ئێمە بەرکەوتنمان هەیە کابینە لە دوای کابینە سەرۆکوەزیران لە دوای سەرۆکوەزیران مامەڵی جیاوازمان بینیەوە بەڵام دوجار ئەوەی کە هەمویان ینی هاوبەش بوو لە خاڵی هاوبەش بوو لە نێوان هەموو کابینەکانە ئەوەیە کە کەم تا زۆر پێشێلکاری کراوە بەرامبەر بە مافەیاسایەکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە هەرێمی کوردستان هیچ کاتێک بەشێک نەبووە لەو کێشانە لەو تەنگەژانە هەمیشە هەر تروسکایەکی هیوا هەبوو بێ هەرێمی کوردستان بەرەو پیری چووە و هەوڵی داوە کە مافەکڕەوەکانی گەلی کورد و هەرێمی کوردستان لە چوارچێوەی پاکێج و کارڕامی ئەو کابینانە جێ بکاتەوە. بەڵام هەمیشەش بەداخۆ ناومێت کراوە لە دواییە ناومێدیمان بۆماوەتەوە. بەڵام ئێستاش دیسانەوەم دەرفەتێکی ئێستا هەیە هاوکاتەم دەرفەتێکی ئێستا هەیە ئەکرێ بڵێن ئەگەر خوێندنەوەیەکی تری بۆ بکەین دەورە دراوە بە کۆمەڵێک بارودۆخی تری جیاوازە بۆ نمونە ئەوەی کە ئێستا هەیە جۆرێک لە بێدەنگی هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەرامبەر بە کێشەکانی عێراق. لەولاوە ئێمە دەستێوەردانی وڵاتانی ئەقلیمیمان هەیە لەسەر دۆخی عێراق و تێکچوونی پرۆسی سیاسی عێراقا و لە هەمان کاتدا هیچ کام لەو لایەنە سیاسیانی تریشکە لە دەرەوەی عێراق با بڵین هەژمونیان هەیە لە عێراقا چ ئێران چ تورکیا یعنی ئەگەر خوێندنەوەیەکی بۆ بکەین ئەگەر مەبەستیان بۆیە عێراق بگاتەوە ئاستی کە ململانی سەربازی توند لە نێوان پێکاتەکانە ڕووبدا پێم وابوو زۆر لە مێژە ئەم بژاردەیان دەست بۆ بردبوو. بەڵام ئەوانیش بێگومان بەرژەوەندیەکانیان لەوانە چونکە با بڵین هاوسەنگکردن یاخود یەکلایکردنەوەی معادلێ کارێکی ئاسان نییە لە بەرەوەی هەردوو لایانی تیاری نزیک لە ئێران و تیاری نزیک لە عێراق هەردوو لە قوتێکی زۆریان هەیە بۆ یەکلایکردنەوە و تەسفیەکردنی یەکتر کارێکی ئاسان نییە. بۆیە هیچ کام لە نەوڵاتانی ئیقلیمی نە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەگەڵ ئەوە دانین کە عێراق دووچاری ئەو شەڕ ناوخۆیە قوڵە بێکە بێتە هۆی هەڵوەشانە و پەرتەوازە بوون بەڵکو هەمویان بە جۆرێک لە جۆرەکان باوەڕیان بەوەی هەیە کە پێویستە بە ڕێگەی دانوستان و بە ڕێگەی باڵین یەک خیتابی یاخود دۆزینەوەی خاڵی هاوبەش بتوانن ئیداری ململانەکان بکەن لە عێراقا. بەڵام لەگەڵەوەشدا ئەو تێکچوونی زۆر جار دۆخی سیاسی و ئەمنی لە عێراقا پەیوەستە بێت بەوەی کە هەندێک لە وڵاتانە لە هەندێک بارودۆخە ئەبینین کە بەرژەوەندەکانیان بە جۆرێک لە جۆرەکان کەوتۆتە مەترسیەوە بۆیە هەندێک جوڵات ئەکەن هەندێک بە شێوی دروستەکەن بەڵام لە کۆی ئەوەدا نیەتی ئەویان نییە کە دۆخی سیاسی عێراق بگاتە بنبەست. لێکەوتەکانی سەردانی سەرۆکی هەرێم بەڕێز نێچیروان بارزانی بۆ نێوخۆ ینی ئەم جۆرە سەردانە چۆن گرنگن بۆ زیاتر ئاوەدانی و ئەمنیەت و سەقامگیری سیاسی بە تایبەتی ئەمە کەم سەردانانە بینین فۆکسێک لەسەر یەک شتە زیاتر یاخود هۆکاریەوەی کە لە هەرێمی کوردستانە موچەخۆرێکی زۆر هەیە موچە بوجە یعنی ئەم سەردانە گرنگن کە بۆی ئاستی ژیان و ژیار لە هەرێمی کوردستانە بەرەو پێشتر بڕوە.
بەڵێ طبعاً ئێمە لە هەموو نەک تەنها لە ئێستادا لە هەموو ئان و ساتەکانە لە هەموو بارودۆخەکانە ئەوەی کە وەکو کورد پێویستمانە یەک گوتاریەک خطابێکی نیشتیمانیمان هەبێت کە بەدەر لەو ئایدیا سیاسیانی کە هەمانە هەمومان کۆ بکاتەوە بۆ داکۆکیکردن لەسەر ئەو مافەنەتەوەی و نیشتیمانیانی کە هەمانە. بۆیە گڕیزی کورد یەک خطابی کورد بێگومان لە هەموو دۆخەکانە گرنگە و بزات لە ئێستاشدا. بۆیە پێم وا بێ تا ئێستا دۆخی یا بابلین سیاسی پەیوەندیەکان زۆر جار هەڵبەز و دابەز بەخۆی ئۆبینێت، بەڵام هێشتا نەگەشتۆتەوە دۆخی کە ئێمە ناومێت کات. زۆر جار مەسەلەن پێویستی بەوە هەیە ئیرادەیەک هەبێت دەست پێشخەریەک هەبێت دووبارە هێزولانە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە بۆ ئەوی کە بتوانین ئێمە هەمومان هاوکار بین ببینە یەک بەرەی نیشتیمانی لەلایەک گروپێک داقمێک دروستی بکات لەلایەکی تر تێکی بداتەوە. ئەمە هیچ خزمەت نە بە دۆزی ڕەوای گەلی کوردەکان، نە بە خزمەت بە ئەزمونونەکانمانەکە، نە خزمەت بە دەستکەوتەکانمانەکە و بێگومان هیچ دەستکەوتێکی لێ ساوز نابێت. بۆیە ئەوەی کە گرنگە بێگومان دیسان لێرەشدا ئەو یەکڕیزیە و ئەوەش گرنگێکە کێ ئەم یەکڕیزیە چۆن ئەپارێزرێ. بێگومان زۆر جار چاوەکان لەسەرەوەی دووبارە بەڕێسەرۆکی هەرێم وەکو چەتری کۆکەرەوەی هەموو هێزولایەنە سیاسیەکان بێت تا هەمووان بە خیتابێکی بەهێزەوە بەرەو ڕووی ماف و داخوازەکانی خۆمان ببینەوە. چۆن فاکتێکی وا دروست بکرێ حکوومەتی ناوەندی فدراڵی عێراق خێر بە هەرێمی کوردستان ناکات لە بابەتی ناردنی موچە و بوجەوە؟ بێگومان ئەوە پێوەستە بۆ پاکێجۆ کە ئێمە چۆن پێداگیر بین لەسەر مافەکان. لە نێو پرسیارەکەمە پێشتریش ئاماژەم بۆیە کە چۆن ینی ئەو پاکێجانە گرنگن بۆ ئاوەدانی و سەقامگیری هەرێمی کوردستان یاخود نەوروژانی شەخام یاخود مافێکی هەر ئاسایی موچەخۆری هەرێمی کوردستان لە کاتی خۆیان موچەی خۆی پێ بدرێ یاخود هاوتا بکرێتەوە لەگەڵ موچەخۆرانی عێراقدا. بێگومان ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا هەنگاوەکان هەنگاوی ئەگەر بەراوردێکی ینی بە ویژدانانە و مانتەقی بکەین لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیە جیاوازێکی زۆر گەورە ئەبینی لە هەموو ڕۆکانە لە ڕووی ئەمنیەت، لە ڕووی ئاسایش، لە ڕووی ئاوەدانکردنەوە و هەروە خزمەت گوزاری و هەموو لایەنەکانی تر سەقامگیری سیاسی، سەقامگیری ئابووری تا ڕادەیەکی باش ینی ئەو بابەتانە فراهەم کراوە. بەڵام بێگومان ئەمانە دیسان پێویستیان بەوە هەیە کە باشتر بکرێت لەبەرەوەی کە تۆ چۆن بتوانی لە ناوخۆ کۆدەنگی دروستکەی پێویستە هاوڵاتیان هاونیشتمانیانی خۆشت پشگیرت بن یاخود ئەو دەنگە ناڕازاییانە تا کەمتر بکرێتەوە بێگومان پاڵپشتێکی یاخود ئینتیمایەکی بەهێزی نیشتیمانی دروستە بێت. بێگومان هەوڵەکانی بەڕێسەرۆکی حکوومەت بۆ باشکردنی ژیانی خەڵک بۆ ئاوەدانکردنەوە سەر ڕێقەیرانەکان هەر بەردەوامی هەیەمە لەلایەکەوە لەلایەکی تر هەوڵەکانی بەڕێسەرۆکی هەرێم بۆ ئاشتیاوایی بۆ ئاسایش بۆ پەرەپێدانی پەیوەندی دیپلۆماسیەکان بێگومان هەردوو لایەنی بە هاوسەنگی ئەتوانین بڵین هەرێمی کوردستان لە لوتکەیەکدا کە بە هەموو جۆرە میکانیزمێک بە هەموو جۆرە ئەمڕازەکان لە هەوڵی پێشخستنی دۆزی ڕەوای هەرێمی کوردستانە بۆ باشکردنی ژیانی هاوڵاتیان و لە هەمان کاتە بۆ داکۆکیکردن لە مافەکانیان. چۆن باشترە بێ ئەوان ڕێز لە واژۆی خۆیان بگرن بە تایبەتی ینی لە نەناردنی موچە و بوجەی هەرێمی کوردستان بەڵام ینی بە جوودی سەرۆکوەزیران ینی توانراوە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تقریبا لە کاتی خۆیان موچەش دابین کرێ بارتەقای ئەمانە ینی گەر ئەوان ڕێز لە واژۆکانی خۆیان بگرن هەرێمی کوردستان ینی بەرەو گەشە سندن و زیاتر ئاوەدانی ئەڕوا لەکۆی سێکتەرەکانەوە. طبعا ینی هەر کاتێک ئێمە باسی دۆخی عێراق بکەین ناکرێت باسی دۆخی عێراق بکەیت و باسی ئەوە نەکەی کە ئەمە زۆر جار ڕەنگە قسەیەکی دووبارەش بێ کە ئێمە وێنە گەورەکە ببینین کە عێراق خۆی کێ عێراق خاوەن سەروەریە عێراق وڵاتێکی سربەخۆیە بێگومان نەخێر ینی ئەوە حقیقەتێکە کە عێراق ناوەندی گۆڕەپانی یەکلایکردنەوەی ململانی دەوڵەتانی ترە بۆیە زۆر جار ڕەنگە ینی قوڵایی کێشەکان یاخۆ ڕێگی کێشەکان لە ناو خودی عێراقانە بێ بەڵکو لە دەرەوەی عێراق بێ لە ڕێگای جوڵاندنی ئەو هێزولانە سیاسیانە ئەو گروپ و تاقمانی کە ئایدیای وڵاتێکی تر یاخود بەردام و استراتیجی وڵاتێکی تر جێبەجێەکەن. بۆیە
یعنی بە درێژایی وەکو باسمان لێکرد لە مێژووی کابینەکەینتر بێگومان وعد و بەڵێنی زۆر دراوە پاکێجی باش پێشکەش کراوە بەڵام دوای فترێک دوای ماوەیەک سێرمان کردو وردە گێچەڵەکان دەستی پێکردو بەرامبەر بە هەرێمی کوردستان کامە بەشێکی جێبەجێکردنی ئەجێندای وڵاتانی ترە کە ترسیان لە بەهێزبوونی هەرێمی کوردستان هەیە ترسیان لە بەهێزبوونی پێگەی ئابووری هەرێمی کوردستانە پێگەی سیاسی پێگە دیپلۆماسیەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی کە هەرێمی کوردستان وەکو کارکتەرێکی فعال لە ناو کۆمەڵگای نێودەوڵەتیە جوڵەی هەیە اعتیباری بۆ دانراوە بێگومانەمانە مەترسی دروستەکە لەسەر وڵاتانی تر بۆیە بە هەموو میکانیزمێک لە هەوڵێ لە قاڵەبدان و بچووکردنەوەی هەرێمی کوردستاندا چۆن ژان خان لە پاگێکی تری ئەم گفتوگوی ینی بەڕێستان باز لە سیادی عراقین هەرێمی کوردستان یەکێک لەو کێشانی کە ینی چەند مانگێکە گرفتاریەتی یاخود ساڵانی پێشوش چ تورکیا بێت چه ئێران بێ هەمیشە سنوور و سیادی عراق پێشێلە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە پرسیار بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی خۆی لەگەڵ بۆ نمونە لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا ناخاتە بەرباز کە چارەسەری و گرفتە بکە بۆ کاری بوونی لە نمونە دوی هێزی ڕۆژهەڵات و بوونی پەکەکە لە سنوورەکانی حدودی بڵێن تورکیا هەرێمی کوردستان چۆن گرنگە بە دەستور سیادەی عراق ینی عراق ناچارکە لە ڕووی نێودەوڵەتیەوە کە سنوورەکانی پارێزراو بێت بەڵێ طبعاً مەبەستم لە سەردانەکەی بەڕست سەرۆکی هەرێمە بۆ بەغداد بەڵێ طبعاً پاراستنی سیادی عراق پاراستنی سەروەری عراق یەکەم شت لە ئەرکی عراق خۆیەتی وەکو دەوڵەت ئەوەی کە بەرامبەر زۆرترین ئەو پێشەلکاریانە ئەو ئۆپەراسیۆنانە ئەو موشک بارانانە ڕەوانی ناوچە با بڵین هەرێمی کوردستان کراوە مەنتیقانی کە لە سنووری هەرێمی کوردستانن پێشەوەی کە ئەمە پێشێلکاری بە بەرامبەر بە هەرێمی کوردستان پێشێلکاری بەرامبەر بە دەوڵەتێک کە خۆی واعتیبار بۆ خۆی دادنێت کە دەوڵەتەوە و سیادی پارێزراوە بەڵام ئەوەی کە بینین دیسانەوە گەڕێنەوە بۆ ڕێکی کێشەکە ئەوەیە کە عێراق خۆشی سیادەی خۆی بەدەست خۆی نییە ئەنی عێراق وڵاتێکە کە سیادەی خۆی لە ژێر دەسەڵاتی چەند وڵاتێکی ترایە بۆیە ئەم وڵاتانە هەر کات بیانەوێ هەر کات بەرژەوەندیەکانیان لەوەدا بێت کە لە عێراق بدەن لە هەرێمی کوردستان بدەن بە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتی شۆ ئەم کاراکەن تەنانەت یعنی بردومانەکانی ئێران بۆ سەر بنکە و بارەگای هەندێ مەسەلەن هێز بەبیانی بوونی هێزی چەکداری لە هەرێمی کوردستانە کە ئەو هێزولانە چەکدارانە ئۆپۆزیسیۆنی وەکو ئۆپۆزیسیۆنێک یعنی دژ بە ئەجێندای ئێران مەسەلەن کارەکەن بەر لەوەی کە بڵین جۆرێک بێت لە ئیستیفزازکردنی عێراق ئیستیفزازکردنی تەنانەت ئەمریکاشە ینی هاوپەیمانانە کە لە 2023ەوە ئەوان سەرپەرشتی یاخو پاراستنی ئەمنیەتی عێراق لە ئەستۆی ئەوانە بۆیە وڵاتێک دێت لێرە عەرزی سەربازی خۆیە کات بەوەی کە من بە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتیشەوە ئەوەی کە دەمەوێت ئەیکەم کار ئەمە پرسیارێک بۆ کۆمەلگای نێودەوڵەتی دروستەکە و جێگەی پرسیارە ئایا بێدەنگبوونی بە تایبەت ئەم کابینەی ئێستای ئەمریکا ئەم حکوومەتی ئێستای لە ئەمریکا دەسەڵاتدارە حکوومەتی جۆ بایدن دەسەڵاتەکانی ئام کابینێ بۆچی جۆرێک لە خەمساردی و جۆرێک لە بێدەنگی دیارە خۆ پێ هەڵوەسی بێەوە دیارە ئەمە گۆڕانە لە استراتیژی ئەمریکا بۆی کە دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ ئێرانە پەرە پێ بداتەوە یاخود لاوازیەتی یاخود سەرقاڵبوونیەتی بە کۆمەڵێ دۆسی ترەوە بە کۆمەڵی ئاریشی ناوخۆی خۆیەوە لە ڕووی اقتصادیەوە بۆ نمونە ئەمریکا ڕوبەڕووی ئەزمات بۆتەوە لە ڕووی بۆ نمونە بەرژەوەندیەکانیەوە لە ڕووی یاخود سەرقاڵبوونی بە جەنگی ئۆکراین و رووسیا و ئەمانە هەمووی هۆکارن کە بۆچی ئەمریکا لە ئێستادا لە دۆخی بێدەنگیدایە لە کاتێکدا ئێران تورکیا ئەو هەموو پێشەلکاری ئەکات بەدەر لەوە عێراق چۆن هەڵوێستی هەبێت یعنی مش پرسیارێکی ترە عێراق کاتێک خۆی بەشێکی زۆری لە هێزولانە سیاسەکانی جێبەجێکاری ئەجەندای ئێرانە چۆن مووقف دروست چۆن مووقف لە بەرامبەر ئەو تیارە دروست دەکات کە خۆی بەشێکە لە جێبەجێکاری ئەجەندای وڵاتە
کەواتە ئێمە چاڕێەوە ناکەین کە عێراق دەنگی هەبێت لەسەرمان و مووقیف و هەڵوێستەکانی ببینین. پێمان وایە ینی باشترین شتەوەی کە ئێمە لەسەر ئاسی نێودوڵەتی دووبارە لۆبی دروستکەینەوە بۆم بابەتە و کۆمەلگەی نێودوڵەتی لێ ئاگادار بکەینەوە و ئەبێت ئەوان ببنە بەشێک لە چارەسەری. لە چوارچەوەی ئەم باس و خواستەوەن ئەگەر بچینە وردەکاریەوە سەردانی سەرۆکی هەرێم بۆ مادی 140 بۆ مەسلەی داعشە مەسلەی چەک و جبەخانێ لە کوێوە باسانە وەکو دواقسەد ژیانخان فەرموو. بەڵێ طبعاً ئەوەی کە گرنگە دیسانەوە ئێمە هەرێمی کوردستان بەهێزەوە هەر کابینەیە کە تەشکیل ئەبێت بەهێزەوە بچینە پێشەوە بەهێزەوە پێداگیربین لەسەر ماف و دەستکەوتەکانمان ماف و ئەو مافانی کە هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە کە لە 2005ەوە زیاتر لە 6 مادەی دەستوری لەلایەن کابینێک لە دوایەکەکانەوە پێشێل کراوە و چەندین مادی دەستوری هەیە کە تایبەتن بە مافەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی پێشێل کراون. ئێمە معنی مافی خۆمانە ئەنی ئەمە منەتە نەخێر و سەدەقەیە بەڵکو مافێکی ڕەوای هەرێمی کوردستانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە مەسەلەی موچە لە مەسەلەی سنووری جوگرافیایی هەرێمی کوردستان لە مەسەلەی نەوت و غاز لە مەسەلەی پێشمەرگە ئەمانە هەمووی ئەو بابەتانن کە دەبێت وەکو پاکێج لە ئەجێندا و کارڕامی کابینی نوێی حکوومەتی عێراقیان جێ بکرێتەوە و هەروەها پێداگیر بین لەسەری نەک بە شەرمەوە. بەڵام ئەوەی هەیە کە ئایا دواتر ئەوە دەرەکەوێت ئایا کابینێ بەڕاستی نیەتی چۆنە بێت ئایا ئەو بەڵێنانی کە ئێستا دەیدات و دووبارە هەرێمی کوردستان دووچاری گرفت ناکاتەوە کە لە ماوەکانی پێشوا بینیمان کە تونترین سزا بەرامبەر بە هەرێمی کوردستان درا هەر لە سەردەمی کابینەکەی یەکرە بڵێ مالیکیەوە لە 2006 هەتا 2014 کە ماوەی 8 ساڵ سەرۆکی حکوومەتی عێراقی بوو ینی تونترین سزای هەرێمی کوردستانیدا لە هەموو ڕوەکانەوە لە کاتێکدا تشکیلکردنی کابینەکەشی لە هەرێمی کوردستانەوە بوو لە هەرێمی کوردستان ئەو لۆبی و ئەو کۆدەنگی بوو دروستکرا کە کابینی حکوومەتەکەی پێک بێنێ بەڵام بە هەموو شێوازێک بە هەموو میکانیزمێ دژاتی هەرێمی کوردستانی کرد و دواتریش کابینەکانی تریەک لە دوایەک بە جۆرێک لە جۆرەکان و ئێستاش دیسانەوە ئێمە ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستانە ئەوەیە کە بە پاکێج و بەهێزێکەوە بچێتەوە مەیدان و بێت نەتیجەکە بەجێ بێڵین بۆ مامەڵەی ئەم کابینەیە کە ئایا چۆن پابەند دەبێت بە بەڵێنەکانیەوە. دنیا سپاس بۆ ژیان خانووک و چاودێری سیاسی کە لە دیداری تایبەت لەگەڵما بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان و ئازانێەوە هەمیشە تەندروست و کامران بن.